خۆی لە ڕاستیە لە کوردستانە بە دەیان و سەدان زانای تیا هەڵکەوتووە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو 200 ساڵی ڕابردوو کەسیان شادەی ئەکادمیان نەبوو نیان خوێندووە لە مەکتەب. دوایی ئەسڵەن خەڵک چوە دکتۆرای لەسەر ژیان و بەرهەمی ئەوان هێناوە. واتە ئەگەر ئینسان بە تەمای عیلم بوو مەرج نییە ئیلا شەهادە بکا بە مەوزوع. من هیچ شەهادەیەکم نییە لە بواری دەروونزانی، هیچ شەهادەیەکم نییە لە بواری تەندروستی، بەڵام شەرم ناکەم ئەگەر لە زانکۆیەک باس لە بابەتێکی دەرونی بکەم یا باس لە بابەتێکی تەندروستی بکەم. ئەمە بۆەوە گەڕێتەوە کە من لەم بوارانە دانیشتوم مطالعەم کردووە. هەرگیز بۆ نمونە لەوە چە کەسێک شەهادەیەکی بەرزی لە دەروونزانیا هەبێ، بەڵام هەرگیز یەک لە سەردەی من کتێبی لەسەر دەروونزانی و بابەت و مەقالە و توێژینەی لەسەر دەروونزانی نەبینیوێ. لێرە من باوەڕ بە خۆبوونێکم هەیە کە باز لە دەروونزانیەکەم، من باوەڕ بە خۆبوونێکم هەیە کە باز لە تەندروستیەکەم.